من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کامران محەممەد ڕەحیم کە بەرپرسی بەشی هەڵبژاردننی لە قیسەی پارتیە لە کەرکووک لەبارەی مۆرنەکردنی پەنجە لە کاتی هەڵبژاردنەکان. کا کامران زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. هەر پێشاتێک لە عێراق هەبێ لە کەرکووک دوو جار دەبێتە کێشە، یەکێکیان کە گشتی ئەویتریان کە پێیوەستە بە پێکاتەی هەستیاری کەرکووک. جا پێم بڵێ لابردننی مەرەکەبی پەنجەمۆر لە کەرکووک چ مەترسێکی هەیە؟ بەنای خۆی گەورە سڵاو و ڕێزمێ بۆ سەرجەمبینەرانی کەناڵی 24 ئەم کاتتان باش. ئەگە بگەڕینەوە بۆ ساڵەکانی 2004 و 2005 ئەو کاتێک کە دوای بڵێن ڕوخانی ڕژێمی بەعەس مەوزوعی بڵێن بابەتی هەڵبژاردن بۆیە ئەمانجی سەرەکی بڵێن ئەحزابەکان و هەوڵەندە بۆی کەوا بە شێوەیەکی دیموکراتی بتوانن حکوومەتی عێراقی تەشکیلکەن بە شێوەیەکی هەڵبژاردن بە شێوەی انتخابات. دیارە ئەو کاتە کۆمیسیۆنی باڵا لەوێ ئەو ئیجرئاتانەی کە کرد تەنها مەرەکەبی پەنجەمۆرەکە بوو، ئەوەی کەوا هەبوو کاتە بە شێوەیەکی با بڵێن تەقلیدی. بەڵام جەنابتان دەزانن ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە تەتەوڕایە و کۆمیسیۆنیش وەکو جەنابتان ئاگدارن کەسانێکی ئەکادیمی باشی تێدایە هەوڵ ئەدەن بە شێوەیەکی باشتر و باشتر ئەوەی لە سەریانە بیکەن بۆ ئەوەی کەوا کەمترین ڕێژەی ساختە لە دەنگەکانە هەبێ. ئەمەش حەقی خۆیانە. مەسەلەی لابردننی پەنجەمۆر بەڕای من ئەوان ئەمە ڕای خۆمە ئەوان اعتیمادیان کەوە سەر کارتی بایۆمتریەکە و اعتیمادیان کردە سەر دەموچاوی ئەو کەسێکەوە دەنگەدا و احتیمادیان کەوە سەر طبع العصابع بڵێن پەنجەمۆر. ئەمانە بەڕای ئەوان لەیسەدا کافیە، بەڕای ئەوان من ناتوان بنە ئەوانە قسە بکەم، بەڵام بەڕای ئەوان لەیسەدا کافیە. ئێمە وەکو پارتی باز کەرکووکەکەم لە کەرکووک چکە من وتەبێژی پارتی نیم لە کەرکووک ڕامان وایە ئەگەر لە حاڵەتێکە ئەم بابەتە تاسیر لەسەر دەنگدان هەبێ ئەو کاتە ئێمەش وەکو پارتی کامەران ئێستا ئێمە سەرمان لێشێوەوە ئەوەی سوودمەندە ئەوەی ناسوودمەندە لە عێراق بەیەکەوە هاوارەکەن. لە کەرکووک بۆ هەموو لایەنەکان ناڕازین، هەڵوێستی کامە لایەن ڕاستە و چ لایەنێک فرمێسکی تیمساح هێرژێ؟ بە تاکید ئەوان لەوا ترسن کە تەزویرات و شتیەوە بکرێ. دیارە حتمما لە بێسقەیەوە هاتووە ئەم مۆزوعە تاکید بە لە بێسقەیەوە، بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئیمانمە بە دیموکراتیەتە، ئیمان بەوەیە کە هەموو ئەحزابەکان بتوان دەنگی خوان بێن و ینی هەڵبژاردنێکی بەڕاستی پاک و بێگەرد بێ و هیچ غەلوغەشێکی تیانە بێ. ئەوانیش کە ئەو بابەتە ئیثاراکەن بۆ خۆیان ئەمە پێوەستە بە خۆیانەوە. دیارە لە سۆنگەی ئەوەی کەوە بڵێن ئەو ئیجرئاتانیان بەدڵ نییە یاخۆتە و خاڵانی کەەوە ئەوان دیاریان کردەوە بۆ مەسەلەی دەنگدان ئەوە ئەکرێتە سەر خۆیان. بەڵام وەکو ئێمە وەکو پارتی ئێمە ئەوەی کەوا کۆمیسیۆن بیکە لەگەڵ یان چکە لە ئاخیرا ئەوە ڕێی خۆیانەوە خۆیان سەرپشکن چ قەرارە دەرەکەن چ بڕیارە دەرەکەن و چ بڕیارێک دوای ئەوە مەسەلەی قەرارەکە لەو خەکەنەوە یان یاخود بەردەوامی بێ ئەو قەرارە ئەوە دەکرێتە سەر ئەوان. بەنسبەت ئێمە لەگەڵ حزابەکانە ڕامانە بێت لە کاتی خۆیان. باشە با ڕاشکاو بین لە عێراق هیچ بڕیارێک بێ لێکدانەوەی پێشوەختە نییە. پێتان وایە ئەمەش پیلانێکی دیکەیە لە دژی کورد؟ بە تاکید ئەتوانین وا بڵێین چکە ئەوان دیارە لە ڕوویەکی ترەوە با بڵێن لە ڕوانگەیەکی ترەوە لەو مۆزوعە ڕوانن ئەوێ دیارە دەستخوانە ناو مۆزوعەکەەوە بڵێن بە شێوە لە شێوەکان بتوان ئیستیغلالی ئەوە بکەنکەوە ئەمە بکەنە بڵێن هۆکارێک بۆی سبۆ بڵێن بەڵێ ئەحزابی تر بڵێن ئینیشکان و بڵێن پێڕۆکیشکان و با بڵێن تەزویریان کردووە یان لەو بابەتانێکەوە ئەوان بۆیەچن. بەڵام بەعام ئێمە وەکو کورد لە کەرکووک تا ئێستاچانە وەکو پارتی با بڵێن تا ئێستاچانە هیچ دانوێکمان بۆ مۆزوعانیە پێمان وایە کۆمیسیۆنی باڵا سەربەخۆیە قەراراتیان این خۆیانە کەسانی ئەکادمی تایە و بۆیانە هەر قەرارێ بدەن. بەڵام وەکو باسم کرد ئەگەر لە حاڵەتێکە ئەو بابەتە مەسلحەتی دەنگدەر نەبێت ئێمە کاتە
قسەی خۆمانە بێ لەسەری. باشە زۆر جار کە لە عێراق بڕیارێک دەرکراوە بارودۆخی کەرکووک لە بەرچاو گیراوە پێتان وایە میکانیزمی دەنگدان و سیستم وردەکاریەکانی بۆ کەرکووک پێویستە جیاوازتر بن لە چاو پارێزگاکانی دیکەی عێراق؟ وڵی ئەوە کەوێتە سەر بەتاکید بەڵامەکەوێتە سەر کۆمسیۆن خۆی ئەو ئیجراتنی کایکات چییە؟ مەسەن بۆ نمونە بەتاکید ئێمە لە ڕووی ئەمنیەوە بێ باسی ڕووی ئەمنەکەش بکەین چکە کەرکووک شوێنەکان ترنیە تا ڕادەیەک ئەبێ ئیجراعاتی ئەمنی باش بکرێت ئەو دەنگدەری کاتچێ دەنگەدا بەتاکید مطمئن بێ کەوا گیانی سەلامەتە بە شێوەیەکی جوان دەتوانێت پێشوازەکەی مەسەرەن بۆ نمونە دەنگدانەکەی ئەو دەنگی بەزان ناچێت بۆ دوو لە عادوفەرزە ئەو دەنگی خۆی دێتەوە بۆیە ضرورە هەنێ ئیجراعات بکرێت لەو بابەتەوە کۆمیسیۆن ئەو حاڵەتە ئەبێ لە بەرچاو بگیرە حاڵەتی کەرکووک لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی بڵین ئەکادیمیشەوە ئەمانە ضرورن بەڕای ئێمە ضرورە بکرێت. باشە کاکامەران ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەکاریەکانتان لە چ ئاستێکدایە بۆ هەڵبژاردن؟ بەڵێ ئێمە بەتاکیت وەکو پارتی دیموکراتی کوردستان سنگ و پێکی تایبەتی خۆم هەنێ لە کەرکووک ئیجراعاتی ئەوەمان کردووە کە بتوانین باشترین دەنگ بێنین لە کەرکووکە ئەوەی بڵین پێویست بێ بۆ مەسایلی هەڵبژاردن کردومانە ئیشی باشمان کردو و ئامادەکاری باشمان کردو و کاندیدی باشمان هەبووە کاندیدەکانشمان ئەمجارە با بڵین خۆشبەختانە زۆربەی ئافرەتن و ئەکادیمین و ئوستازی جامیعان و مامۆستا ئاینیمان هەیە خەڵکی باشمان داناوە وەکو کاندید ئیشەڵا بتوانین ئەو خەڵکەی کە دەنگمان باتێ لە ئاستی طموحیان بین ئیشەڵا بتوانین خزمەتێکی شاری کەرکووک بکەین چۆن بەنسبەت ئێمەوە جەنابی سەرۆک دایم لە خەمی کەرکووکایە و دایم وەکو معلومات بۆ جەنابەت ئێمە بارگەکانمان پێش 16 ئۆکتۆبەر جەناب تەزانین ئێرە نەبووە ئەو کاتی هاتینەوە بەدیداری جەنابیان شاد بووین وەکو کەرکووکیەکان وەکو قیسەیە جەنابیان ئەو تەوسیە کرد کە ئێمە لە کەرکووکا بێ دەستی برایەتی بۆ هەموو ئەحزابەکان درێژکەین بەڕاستی چکە کەرکووک حاڵەتێکی جیاوازی هەیە ئەبێ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تەبابین لەگەڵ هەموو ئەحزابەکانە و بەتابەتی لەگەڵ حیزبە کوردیەکانە بۆیە پێمان باشە بەڕاستی انتخاباتێکی هەڵبژاردنێکی باش بێ و دوور بێت لە مەسایلی عنف و ئەو شتانە و مەسەلەی تەزویر و تەزویرکاری ئێمە قەت لەگەڵەوەیانین وەکو پارتی دیموکراتی قەت لەگەڵ تەزویرانین قەت لەگەڵەوەی نییە پێشێلی ئەو بەندانە بکەین کە کۆمیسیۆن دایناوە. باشە با کۆتا پرسیارمەوە بێ کورد لە کەرکووک ئامادەی هەڵبژاردنە بەگشتی و دەتوانن ئەم جارە پارێزگاری لە پێگە و سەنگی خۆی بکات؟ بەتاکیت هەموو لایەنە کوردیەکان لە هەوڵی ئەوەدان کە زۆرترین دەنگ بێنن چکە بەڕاستی کەرکووک بەنسبەت کوردەوە زۆر گرنگە بەنسبەت ئێمە وەکو قیادەی ئێمە و قیادیم بەگشتی زۆر ئیتیمان بە کەرکووکەدان زۆر لە خەمی کەرکووکان حەزەکان یانیە مەسەلەی خزمەتگوزاری بێتە کەرکووک مەسەلەی ئەوەی کە ئاوادانی لە ڕێی پارتی دیموکراتی کوردستان و بەتایبەتی بێتە کەرکووک ئەحزابەکانی تریش هەوڵی خوانەدان بەتاکید بۆی کەوا دەنگێکی باش بێنن ئێمە پێمان خۆشە هەرچەند یەکلیز نەبووینە بەڵام بتوانین یەکڕابین لە مەسەلەی کەرکووکە چکە کەرکووک پێویستی بۆەوەیە کورد یەکدەنگ بێت لە کەرکووکە ئەو ئەمە تەوجیهی قیادەی پارتی ئێمەیە جەنابی سەرۆک دایم تەوسیەمانەکە کە وەکو برابین لەگەڵ هەم عەرەب هەم کورد هەم تورکمان بەتایبەتی کوردیش بەتایبەتی ئەحزابە سیاسیەکان ئەبێ پێویستە لە مەرحەلەیە ئێمە یەکدەنگ و یەک هەڵوێز بین چکە کەرکووک بەنسبەت ئێمە مەسەلەیەکی گرنگە مەسەلەیەکی نەتەوەییە ئێمە خەباتەکەین لە پێناوی کوا کەرکووک بگەرێتەوە سەر کوردستان و ئینشاءڵڵا و خەباتیشمان هەر بەردەوامە بێ و هەرگەرێتەوە سەر کوردستان بن بەڕێز کامەران محەممەد ڕەحیم بەرپرسی بەشی هەڵبژاردنی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک زۆر سپاس.